سەر ئەم بابەتە نەبوونی خزمەتگوزاریەکان لە پارێزگای واسط میوانێکم هەیە نەجات وائیلی چالاکوانی مەدەنی و سەرۆکی ڕێکخراوی ئافاق لە واستەوە لەگەڵمانە. خات و نەجات ئەم کاتت باش، ئێوە هەم لە ڕووی سەرچاوەی سروشتی و هەم لە ڕووی کشت و کاڵیەوە پارێزگایەکی ماشەڵڵا دەوڵەمەندتان هەیە، بەڵام بۆچی بارودۆخی خزمەتگوزاری لە پارێزگاکەتان بەم شێوەیە؟ شكرا جزيلا. سپاس بۆ کەناڵەکەتان کە گرنگی بە دۆخی واسط دەدات. پارێزگای واسط لە چەندین لایەنەوە با بڵێن ڕوبەڕێکی زۆری هەیە، چەندین قەزا و ناحیە هەیە، ژماری دانیشتوانی تا دێت زیاتر دەبێت، خەریکە دەگاتە 1,800,000 کەس. ئێستا شارەدەیەکان و ناحیەکان داوا دەکەن ببن بە قەزا و شارەکان داوا دەکەن ببن بە ناحیە چونکە ژماری دانیشتوانیان چڕتر بووە. چەندین گرنگی هەیە و پارێزگایە سەبەتەی خۆراکی عێراقە لە ڕووی دانەوێڵەوە، لە ڕووی بەروبوومەکانی وەکو پرتەقال و لیمۆوە، چەندین شوێنەواری هەیە، نزیکەی 2000 شوێنەواری لێیە کە کاری لەسەر نەکراوە. پارێزگای واسط سنووری هەیە، 5 دەواازەی هەیە پارێزگایەکە، تاکە پارێزگایە 5 سەرۆک هۆزی هەیە کە ئەوان بە هەمان کاتیش مەدەنین، بەڵام دەبین خزمەتگوزاریەکان بە گوێرەی خواستی خەڵک نین. داوای خزمەتگوزاری زیاتر دەکەین چونکە سەرچاوەیەکی زۆری هەیە، دەوڵەمەندە، 2 کێڵگەی بەناوبانگی، یەکێک لەوان ئەحدەبە لە ڕووی کشت و کاڵەوە زۆر باشە و پێویستی بە بەردانەوەی ئاوی زیاترە، نابێ قۆڕخکاری ئاوی لێ بکرێت. لە ناوچەکانی دیکە قۆڕخکاری ئاو دەکرێت چونکە بەشێک لە بەرپرسانی ناوچەکان پەیوەندی باشیان هەیە. لەلایەکی دیکە ڕووباری شوێچەمان هەیە کە ئەو بارانە و ئەو ئاوەی لە ئێرانەوە دێت لەوێ کۆ دەبێتەوە و گڵ دەبێتەوە. ئەمانە هەمووی کولتورن، سەرچاوەن، بەڵام ئایا ئەمانە گرنگیان پێدراوە یاخود یەکسانن بە خزمەتگوزاریەکان کە دابین کراون؟ نەخێر، چونکە پێویستی بە خزمەتگوزاری زیاترە. ئەمڕۆ پارێزگای واسط دەبینین خزمەتگوزاری تا ڕادەیەک هەیە، چونکە ئەنجومەنی پارێزگا و پارێزگا لێکدا نەبڕاون، دەسەڵاتی یاسا دانان و دەسەڵاتی جێبەجێکار لێکدا نەبڕاون، بەڵام لە ڕابردوو ئەنجومەن شتێکی دەویست، پارێزگا شتێکی دیکەی دەویست، ململانە و ناکۆکی دروست دەبوو، خزمەتگوزاریەکان لە شوێنی جیاواز دابش دەکرێت. زۆر باش، زۆر باش. بەڵام ئێستا هەماهەنگیەک هەیە لە دابشکردنی خزمەتگوزاریەکان. ئەم کێشە و گرفتانەی کە لەوێ هەن پەیوەندی بەو ململانەوە هەیە کە لەوێ وەکو تۆ ئەڵێیت هەیە، یان پەیوەندی بە خراپ ئیدارەدانی ئەو سەرچاوە سروشتی و با بڵێن ئەو سەروەتانەی کە ناوچەکەی ئێوە هەیە؟ پێشتر خراپی ئیدارەدان بوو، بەڵام ئێستا بەم دواییانە بەڕادەیەک دیمەنەکەی بووەتە نیمچە با بڵین نەخۆش، نەک زۆر بە تەواوی نەخۆش کەوت بێت. هاوڵاتی پێویستی بە خزمەتگوزاریە، چونکە دابشکردنیەوە خزمەتگوزاریانە با بڵین بە نزیکەی هەروەک دەڵێن ئێمە لە هەموو خاڵەکان دەستمان پێکردووە، بەڵام دەبینین دابشکردنی خزمەتگوزاری بە شێوەیەکی هەڕەمەکیە. لە شوێنێک خزمەتگوزاریە، لە شوێنێک باڵەخانە بەرز دەکرێتەوە، کار دەکرێت، لە شوێنێک بەشێکی شەقام قیر دەکرێت و بەشێکی دیکەی تێک دەدرێت، چونکە خزمەتگوزاریەکە بە گوێرەی خواستی خەڵک نییە، یاخود پلانەکە بە باشیدانە ڕژراوە. ئەمە وا دەکات کارە هونەریەکان بۆ ئەو لایەنانەی کە خزمەتگوزاری دابین دەکەن کێشەی بۆ دروست بێت. زۆر باشە. ڕێی تێچێت پارێزگایەک با بڵێن ڕووباری دیجلە بە ناوی دایان بە لایدا تێپەڕێت ئەوەنە کێشە و گرفتی ئاوی هەبێت؟
ئێمە لە هەندێک ناوچەی کشت و کاڵیمانەیە کە بە ڕێژەی ئاوی پێویستی پێناگات جوتیار دەبینین ستەمی لێکراوە لە ڕووی گرنگی پێدانی حکوومەتەوە بە تایبەتی لە ڕێژەی ئاودا لە ڕاستیتە کاریگەری سیاسی لەسەرەوە فەلاحە هەیە باشە جوتیارە هەیە کێشە و گرفتەکانتان بە شێوەیەکی گشتی پەیوەندی بە حکوومەتەوە هەیە کە لای لە پارێزگاکەی ئێوە نەکردووە یان ئیدارەی ناوخۆی پارێزگاک لە ڕاستیدا پارێزگای واست زیاتر نزیکە با بڵین زیاتر هەژمونی خێڵەکی لەسرە با بڵین شارێکە جوتیاریە لە شارەکەدا تا ڕادەیەک ئاوادانکردنەوە هەیە بەڵام تێکدانیش لەو ئاوادانکردنەوە هەیە ئاوادانکردنەوە هەیە بەڵام بە ناڕێکی دەکرێت بە شێوەیەکی هەڕەمەکی وەکو گوتم شەقامەکان قیرتاو دەکرێت شارەوانی بە تەواوی ئەو خزمەتگوزاریە دابین ناکات بەراورد بەو ناوچانەی کە بۆ کشت و کاڵ بەدەست ئەو شوێنانێک کە لە شار نزیکن تووشی کەم ئاوی بوونە با بڵین چونکە شوێنەکە بۆ کشت و کاڵ دەست نادەن بە باشی ئاویان نییە لەلایەکی دیکە لە شارەکان خەڵک خەریکە تەمەنیان گەورەتر دەبێت خەڵک پێویستیان بە خانووی دیکەیە بەڵام ئایا لە توانایاندا هەیە پارچە زەوی بکڕن خانوو دروست بکەن نەخێر ناچار دەبێت ڕوو لەو شوێنانە بکات کە هەڕەمەکەین یاخود ئەو شوێنانەی کە بۆ کشت و کاڵ دەشێن دەچن لەو شوێنانە دەژین چونکە زیاتر بۆ ئەوان دەگونجێت لە ڕووی داراییەوە خزمەتگوزاری لێ نەخێر خزمەتگوزاری نییە لەو ناوچانە پێویستمان بە هەوڵی حکوومەتە بۆی شارەوانی بێت خزمەتگوزاری لە ناوچەکان دابین بکات ئایا دەتوانێت خزمەتگوزاری بە تەواوی دابین بکات کە لەگەڵ یاساکانی شارەوانی بگونجێت نەخێر کێشە هەیە بە تایبەتی لەو زەویانەی کە مڵکی چەند کەسایەتیەکن کە بە گوێرەی یاسای کشت و کاڵ کێشە لەسەرن تا ئەم دواییانش حاڵەتێک دروست بوو وێرای ئەوەی کە پلان بۆ پارچە زەویەکان دانراوە بەڵام کە پارچە زەویەکان باڵێن 100 متر 200 مترە بەڵام بە تەواوی پلانەکەی بۆ دانەندراوە چونکە نایاسایی زۆر باش بەڕێز نەجات وایلی چالاکوانی مەدەنی و سەرۆکی ڕێکخراوی ئافاق لە واستەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێز